بەڕێزان زیاتر لەسەرم پرسە دەوەستم بەبەستمە گفتوگۆی ئەوە بکەین کە بۆچی بەشێک لە دەوڵەتە دیکتاتۆرەکان پەنا بۆ مادەی هۆشبەر و بازرگانیکردن بۆ مادەیەوە دەبن لەگەڵ بەڕێز سەرمەد بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ستۆدیۆ مادەی کاک سەرمەد زۆر بەخێربێت لە پاش ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد ژمارەیەکی زۆر لە کارگەی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر دۆزراونەتەوە خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ بۆ خۆی هەموو ئەو ڕژێمە ئیستبدادیانەی کە لە حکومڕانی لە وڵاتانیان کردووە بە تایبەتی ئەگەر نمونەی سووریا وەربگرین لە دوای ساڵی 2011 کە پێشاتەکانی ئەو وڵاتە با بڵێن ئەو شەڕی ناوخۆی کە لە سووریا ڕوویدایدی ئەو گەمار و ئابووری نێودەوڵەتی کە خراە سەر سووریا مەجبور بۆ یاخود پەنای بۆ وەکو سەرچاوێک بۆ داهاتی خۆی پەنای بردووە بۆ بازرگانیکردن بە مادە هۆشبەر بۆ وڵاتانی دیکە هەروەها ئەو لە ناوخۆی وڵاتەکەشدا هەوڵی داوە کە سامانی مرۆی وڵاتەکەی لەناو ببات بۆ وەکو ڕێگایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گەنج و لاوانەی کە ڕوبەڕووی نظامی حکوم لە سووریا دەبوونەوە بۆی داهاتوی ئەو وڵاتە بخاتە ژێر مەترسیەوە ئەمە زۆرێک بۆ لە ڕوبەڕووبوونەوەی ئەو لایەنانە یاخود ئەو کەسانەی کە بۆ هەڕەشە بۆ سەرخۆیدا دایناون جگە لەوەش کە وەکو باسم کرد وەکو سەرچاوەیەک بۆ بەکارهێنانی داهات بۆ دەستخستنی سەرچاوی خۆی جگە لەو زەبر و زەنگەی کە ڕوبەڕووی وڵاتەکەی دەکردەوە ڕوبەڕووی خەڵکی وڵاتەکەی دەکردەوە لە کوشتن لە ناوبردن لە جنۆساید لە هەموو شێوازەکانی تاوان هەڵ لە ڕێگەی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە هەوڵی داوە ڕوبەڕووی وڵاتەکەی بێتەوە هەروەها وەکو سەرچاوەیەکیش وەکو باسم کرد ئەو گەمار و ئابووری نێودەوڵەتی کە لەسەری هەبووە هەوڵی داوە بۆ خۆ دەرباسکردن لەم گەمار و نێودەوڵەتیە پەنا بۆ بازرگانیکردن و مادەی هۆشبەر بعد بیرەوە نەکردوێتەوە کە ناوخۆی وڵاتەکەیەوە داهاتووی ناوچەکەش دەخاتە ژێر مەترسیەکی زۆر گەورە. کاک سەرمەد یانی ئەتەوێت بڵێ کە حکوومەتی بەشار ئەسەد بۆ پاراستنی خۆی و مانەوەی لە دەسەڵات کێشەی نەبوو زیان بە خەڵکەکەی خۆی بگەێنێت لە ڕێگەی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرەوە نەک هەر زیان بۆ خەڵکەکەی خۆی ئەوە ئاشکرایە کە لە ناوخۆی سووریا لە ماوەی لە دوای ڕوخانی هەست بۆ دەکرێت کە ئیدی مادەی هۆشبەر لە نێو سووریادا کەم بووە بە شێوەی بەڕێژەیەکی زۆر کەم بووە ئەمە نەکرد مەترسی بۆ ناوخۆی خۆی بگرە مەترسی بۆ وڵاتانی دەوروبەریش ئەگەر سیر بکەین ئەو وڵاتانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوبەڕووی بازرگانیکردن یاخود ڕوبەڕووی لێشاوی هێنانی مادەی هۆشبەر بوونە بە تایبەتی ئوردن و عێراقیش بەشێک بۆ لەم وڵاتانی کەندا و لە دوای ڕوخانی بەشار ئەسەد هەست بەوە دەکرێت کە هاتنی ئەم مادە هۆشبەرانە ئەم بەشێک لەو مادانەی کە ساغ نەبوونەتەوە هەوڵ دەدرێت بە زووی بێنرێتەوە ئەو وڵاتانەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستان هەر لەم چەند ڕۆژە بڕێکی زۆر حەبی کەپتاگۆن دەستی بەسەر داگیرا ئەمە دەرخەری ئەوەیە کە ئیدی سەرچاوەیەک بۆ حەبی کەپتاگۆن لە ناوچەکە ڕەنگە نەبینرێتەوە کە لە ئێستادا لە دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد بەدیکراوە ینی واتە بەشار ئەسەد جگە لەوەی کە زیانی بۆ ناوخۆی وڵاتەکەی هەبووە زیانی بۆ وڵاتانی دەوروبەر و ناوچەکە بە شێوەیەکی گشتیش هەبووە. باشە هەرچەند باسی هەندێک لە هۆکارەکانت کرد بەڵام چیوا لەلایەنێک یان لە حکوومەتێک دەکات کە پەنا بۆ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ببات حکوومەتێک لە پێناومانەوەی خۆی بەلایەوە گرنگ نەداهاتوی وڵاتەکەی یاخود گروپێکی سیاسی بۆ مانەوەی حکومڕانی خۆی بەلایەوە گرنگ نەداهاتی وڵاتەکەی چونکە دەزانێت ئیدی ئەو ڕژێمە ستەمکارانەی کە لە ماوەیەک حکوم دەکەن ئیدی ڕۆژێک دێ هەر کۆتاییان پێدێ بۆیە بەلایەوە گرنگ نیە داهاتوی ئەم وڵاتە چی بەسەردێ سامانی مرۆی ئەم وڵاتە چی بەسەردێ لە ماوەی حکومڕانەکەی خۆی هەوڵ دەدا بەلایەوە گرنگ نیە تەنها بۆ مانەوەی خۆی هەموو ڕێگایەک دەگرێتە بەر وەکو باسم کرد زەبر و زەنگ و ئەشکەنجەدان و تاوانی دژبەجەنگ و تاوانی دژی مرۆی ئەنجام داوە بەشار ئەسەد ئەمە بۆ وڵاتانی دیکە و بۆ گروپ و بۆ لایەنەکانی دیکەش دەکرێت نمونەیەک بن کەواتە بەلایەوە گرنگ نییە داهاتوی ئەم وڵاتە گەنجەکانی ئەم وڵاتە سامانی مرۆی وڵاتەکە بەکوێدا دەڕوا داهاتوی ناوچەکە چی بەسەردێ بەلایەوە گرنگ نییە بۆ مانەوەی خۆی هەموو ڕێگایکی گرتوۆتە بەر کە مادەی هۆشبەر یاخود بازرگانیکردن و بڵاوکردنی مادەی هۆشبەر بۆ وڵاتانی ناوچەکە یەکێک بۆ لەم ڕێگایانەی کە بۆ مانەوەی خۆی بەکاری هێناوە. بەڵێ باشە کاک سەرمەند ئێستا هەندێک لە وڵاتان سنووری خۆیان زۆر توند کردووە لەگەڵ سووریا عێراقیش بێگومانێکێکە لە وڵاتانە بەڵام مەترسیەکە لەسەر عێراق چەندە کە ئەو گروپانەی کە لە سووریا بۆ نمونە مادەی هۆشبەریان بەرهەم دەهێنا ئێستا دزە بکەنە نێو عێراق لە ماوەی ڕابردوو لە دوای سەرەڵانی جەنجی ناوخۆی لە سووریا ئاشکرا بوو کە سووریا وەکو گۆڕەپانێک بوو بۆ بەشێک لە وڵاتان و تەنانەت گروپی چەکداری نایاساییش خاچی سووریان وەکو مەقعلێکی خۆیان بەکاردەهێنا لەم ڕێگەیەوە بە حکمی ئەو هەڵکەوتە یاخود ئەو شێوازی حکوومەتی کە لە سووریا هەبوون ڕێگەی خۆش کرد و بۆی ئەم گروپە چەکداری نایاساییانەش وەکو سەرچاوەیەک بۆ داهاتی خۆیان بۆ داهاتی حکومڕانی یاخود بۆ سەرچاوەی داهاتی خۆیان پەنا بۆ بازرگانیکردن و مادەی هۆشبەر بن لە ئێستادا ئەوە بەدی دەکرێت کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد
ئەو گروپە چەکدارە نایاسایانە بە دوای شوێنێکدا دەگەڕێن بۆی کارگەکانی مادی هۆشبەر بە تایبەتی حەبی کەپتاگۆن بگوازنەوە وڵاتانی دیکە ڕەنگە عێراق بە حکمی ئەو نائستقراری ئەمنی و سیاسی و ئابووری کە هەیە لە ئێستادا ناوچەیەکی مهەیە بێ بۆی ئەو گروپە چەکداریانە یاخود توند و تۆڵ نەکردنی سنوورەکانی خۆشی ئەو گروپە چەکداری نایاسایانە بە حکمەوەی کە بەشێکیانیش ڕەنگە پەیوەندیان یاخود هاوسۆز بن لەگەڵ گروپە چەکداری نایاسایەکانی عێراقیش هاوسۆزی لەگەڵ گروپە چەکدارە نایاساییەکان یا هاوسۆزی لەگەڵ بازرگانی کردن بە مادەی هۆشبەر لە عێراق و شتە هەیە بێگومان ینی ئەمە ئاشکرا کە لە عێراقیش نەماوەی ڕابردوو بازرگانانی مادی هۆشبەر دەستوەردان هەبووە لە تەنانەت بەگەڵ کەسانی دەستڕۆیشتووی حکومڕان لە پشت بازرگانی کرد بە مادی هۆشبەر بوون یاخود ڕێگەیان خۆش کردەوە بۆی کە هەم بازرگانی کردن هەمیش کارگەی دروستکردنی مادی هۆشبەر لە عێراق بەداخەوە لە ینی ئەو سێ کارگەی کە بۆ دروستکردنی مادی هۆشبەر لەلایەن وەزارەتی ناوخۆی عێراق لە عێراق دەستی بەسەرداگیرە معلومیش بوو یەکێکان لە سنووری پارێزگای سلێمانی بوو ئەمە دروستکردنی کارگا کارێکی ئاسان نییە یعنی کارگەیەکی ئاشکرا ئەگەر ئەوەی کە لە سووریا بە نمونە وەربگرین کە ڕژێمێک دەوڵەتێکی گەورەی وەکو سووریا حکومڕان لە پشتی بووە کەواتە دەکرێت لە عێراق و ئەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانیش هەبووە کەسانی دەستڕۆیشت و کەسانی باڵادەست لە پشت دروستکردنی ئەم کارگانەوە بوو بن دەست خۆش بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر وەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر زۆر سپاس بۆ کاتێکی خۆش